سڵاتانە بەهێز بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک سەبارەت بە دیاردەی کۆڵبەری. ئازیزان، لەم ڕۆژانەی دواییدا دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز لە راپۆرتێکی هەمەلایەنەدا ئامارێکی وردی سەبارەت بە ژمارەی گیانبەخت کردووان و برینداران و سەدەمە دیتوانی ئەو کەسانەی کاری کۆڵبەریان کردووە لە ساڵی 2023دا بڵاو کردوێتەوە. پێویست بە ئاماژەیە ئەم راپۆرتە زۆر ورد و پڕ لە نموداری جۆرە و جۆرە و پێوەی دیارە کە زەحمەتێکی زۆری لە پێناودا کێشراوە. لە سەرەتای راپۆرتەکەدا هاتووە لە حاڵێکدا راپۆرتی کۆتایی ساڵی 2023 زاینی سەبارەت بە بارودۆخی کۆڵبەران ئامادە دەکەین کە هەروە لە خاڵی سەرەتادا گیرمان خواردووە نەک تەنیا ئاڵوگۆڕێک لە بارودۆخی کۆڵبەرانی کورددا بەدینە هاتووە، بەڵکو شاهدی یەکێک لە پڕ ئازارترین ئامارەکانی ئەم دوایین. مەبەستمان لە ئاڵوگۆڕ چییە؟ لابردنی ئەم بەناوپیشەیە کە کەرامەت و شکۆی ئینسانەکانی بامانج گرتووە. کۆڵبەری تەنیا کێشەیەک نییە کە شان و شکۆی ئینسانی کوردی ڕوشاندووە، بەڵکو ئازارەکە نیشاندەری بارودۆخێکی شێوەی چۆسێنەرانە لە کوردستاندایە. بۆ تاتوێکردنی لایەنە جۆراوجۆرەکانی ئەم راپۆرتە و مەسئلە و دیاردەی کۆڵبەری دەوامان لە خاتوون لاوێن ئەمانی یەکێک لە ئەنجامانی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کردووە لە بەرنامەی ئەمڕۆماندا ئامادە بێت تا چەند پرسیاری لەم بوارەدا ئاراستە بکەین. بەڵێ هاوڕێ لاوێنمان لەگەڵا. هاوڕێ لاوێن سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس، منی سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان و سپاس بۆم دەرفەتش کە پێتان دەین. زۆر سپاس. هاوڕێ لاوێن، سەرەتا پێم خۆشە سەبارەت بە چۆنیەتی ئامادەکردن و گرنگی وەها راپۆرتێک بدوێن. سەبارەت بۆ پرسیارە دەبێت بڵێم کە لە ڕاستیدا ئەم راپۆرتە لەسەر بنەمای تەواوی ئەو هەواڵ و راپۆرتانەی کە ئێمە لە یەک ساڵی ڕابردووەتە لە ساڵی 2023 زایندا بەدەستمان گەیشتووە بڵاو کراوەتەوە. دەبێت بڵێم کە ئێمە لە سەرەتای ساڵی 2023 داوەتە لە 6 مانگی سەرەتای ساڵ 2023 لە ئامارێکی دیکەمان بڵاو کردەوە. ئەم ئاماری کەسە بڵاو کراوەتەوە کۆکراوی ئامارێکە لە 6 مانگی دووەمی ساڵ 2023 لەگەڵ ئەو ئاماری کە سەرەتا بڵاو کرابووەوە بەرحاڵ ئامارێکی گشتی لە تەواوی ئەو حاڵەتانی کە کوژان و برینداربوونی کۆڵبەران تێدا ڕوویداوە لە ساڵی ڕابردوودا. بەڵام گرنگە ئەوەش بڵێم کەم ئامارە تەنیا لە ڕاستیدا ڕێژەی کەسانێکە کە ناو ناسنامەیان یە کۆڵبەرانێکە کە ناو ناسنامەیان بەتەواوی بۆ کۆڵبەر نیوز پژڕاش کراوەتەوە بەرحاڵ بۆمان دەرکەوت و دڵنیاین لێی. واتە ناوی کۆڵبەرانێک کە بۆمان دەرکەوتووە تەناندۆی کەم کۆڵبەران لە کام سنوور بریندار بوون، خەڵکی کام شار بوون، تەمەنیان چەندە بووە، هەمووی ئەمانە بە تەواوی دڵنیا بووینەتەوە بەرحاڵ ئەوەی کە لەم ئامارەدا باسی کراوە تەنیا ناو ناسنامی ئەو جۆرە کەسانێکەوە وتم دڵنیان بە تەواوی چ کەسانێک بوون. بۆی ئامارە گشتێکە لە ڕاستیدا زۆر لەوە زیاترە، بەڵام ئەوەی کە لێرەدا ئاماژەی پێکراوە تەنیا ئەو بەشەیە بۆی کە بەرحاڵ کارێکی زانستی و دەقیقتر بێت ئەم ئامارێکە بڵاو کراوەتەوە. هاوکات دەبێت بوترێت کە گرنگیەکەیشی ینی بۆ بەشی دووەم پرسیارکە گرنگی بڵاوکردنەوەها ئامارێەوەها راپۆرتێک دەتوان بڵێم بۆ بە داکیومنتکردنی ئەم کارە ساتێک کە لاز کۆڵبەراندا ڕۆژانە ڕوودەدا ئەو کارە سات و تونتیژەی کە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ئارادا بەرحاڵ بۆ بەڵگەمەندکردنی ئەم کارە ساتەیەوە جارێکی تر بڵاوکردنەوەیەتی ڕوو بە کۆمەڵگا و ڕوو بە ڕایگەشتی کە بزانێت چ کارە ساتێک ڕۆژانە خێرکە لە بەرچاوماندا بەداخەوە ڕوو دەدات. بە جۆرێکە سیاکردنەوەی کۆمەڵگەیە و ئاگادارکردنەوەی ڕایگشتیە لە ئاست ئەم جنایەتەدا کە خەریکە ڕۆژانە بەرامبەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ڕووەدا و بە جۆرە گشتیکردنەوەی ئەم ئازارە کۆمەڵایەتیەیە، واتە جۆرێک هاندانە بۆ پێویستی هەڵوێستگرتن و هەڵوێستنواندن لە بەرامبەریدا بۆ بێدەنگ نەبوو لە ئاست ئەم کارە ساتەداوە بەرحاڵ هەوڵدان بۆ بە جۆرە کۆتایی پێهێنانی ئەم دیاردە دڵتەزێنی کە بەداخۆ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە ساڵانێکە شایەتی هەین و زۆر بە سانایی دەتوانێت جگەلەوەی کە ژیانی لە بەشێکی زۆر لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کردو بە دۆزەخ، بەڵام هاوکات ئاوا دەتوانێت بە ئاسانایی گیانیان بستێنێ و بەرحاڵ تێشوێکی قورسە بۆ تێشوێکی قورسی ئینسانی و مرۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە ساڵانە درێ لەو پێناوەدا.
بەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوێن وەکو خۆشتان باستان کردو لە ڕاپۆرتەکەشدا هاتووە ئاماژە بەوە دەکات کامارەکانی ساڵی 2023 بە وردی خراوەتە ڕوو ئەگەر وایە تایبەتمەندی ڕووداوەکان و کێشەکانی کۆڵبەران لەو ساڵەدا چین وەها ئاوڕێکی وردی لێ دراوەتەوە پێویستە بڵێم کە بەداخەوە ساڵی 2023 ساڵێکی پڕ لە ڕوودا و کارەسات بوو بۆ کۆڵبەران بۆ واتایە کە ساڵی 2023دا ئێمە زۆرترین ڕێژەی کوژان و برینداربوونی کۆڵبەرانمان هەبووە لە چاو ساڵانی ڕابردوانی بە بەراورد بە ساڵانی ڕابردوودەوە ئەمە بەتایبەت لە کۆتامانگەکانی ساڵ 2023دا ئەم ڕێژەیەک جار زۆر بەرز بۆ ینی ئێمە بە جۆرە دەتوانم بڵێم شایەتی ڕەشە کوژەیە بوون کە لە دژی کۆڵبەران ئەنجامەدرا بەڵام ئەم قەتڵ و ئام و بەرحەڵ ڕەشە کوژێ بەربڵاوی کە لە دژی کۆڵبەران ئەنجامدرا هاوکات بوو لەگەڵ کۆمەڵێک پلان و پرۆژەی تایبەتی ڕژیمیژە کە بەجۆرێک تەواوکەری ئەم شتە بوون یعنی ئێمە ئەبینین کە لە ساڵی 2023دا کۆمەڵێک بەرحەڵ پلان و پرۆژەی تایبەت لەیان ڕژیمەوە لەژێر نێوی تەرحی کەرامەتی کۆڵبەران لەژێر نێوی ڕێکخستنی بژەی دانیشتوانی سنووری ئەم ناوچانە دێتە ئاراوە کە ئەمە هاوکات بوو لەگەڵ بەرحەڵ سەفەری ئیبراهیم رەئیسی بۆ کوردستان بۆ شاری سنا ئەگەر هەڵنەب لە سێزدەی خەزەڵوەری ساڵی 1402دا کە بەرحەڵ یەکێک لە بەرنامەکانی ئەم سەفەری هەرکردنەوەی ناوچەی بازرگانی ئازاد لە شارەکانی کوبان و مەریوان بوو بەشێک لە بەرحەڵ پلان پرۆژەی ئەو سەفەری بەگشتی ئەم تەرحانە ئەم پرۆژانە ئەوەی کە بەرحەڵ ژێنەی تەرحی کەرامەتی کۆڵبەران یا ڕێکخستنی بژەی دانیشتوانی سنووری ئەم ناوچانە باسی لێوە دەکرێت لەگەڵەوەی کە هەوڵێکی کردەیی کۆماری ئیسلامیە بۆ جێخستنی کۆڵبەری وەکو پیشەیەک یعنی ئەگەرچی لە ڕواڵەتدا وەزارەتی کۆماری ئیسلامی هەمیشە وتوێتی کە ئەمانە هەوڵێکن بۆ باشکردنی بژێوی خەڵک بۆ جۆرێک بنبڵکردنی کۆڵبەری بەڵام لە کردەوەدا ڕێک پێچەوانی ئەوە ڕوو دەدات و بەرحەڵ هەوڵی ئەوەیە کە کۆڵبەری ئەم ناپیشەیە وەکو پیشەیەک جێبخا لە ڕۆژهەڵاتی کوردستانداوە بەرحەڵ ئەمەش زۆر ئامانجۆن بەسی سیاسی و ئابروو ئەمنیەتی تایبەتی خۆی لە پشت بووە و هەیە کە دواتر باسی لێ بکرێت بەڵام ئەوەی کە وەکو ئەم پرۆژانە وەکو بەرحەڵکردنەوەی ناوچەی ئازاد لە شارەکانی وەکو بان و مەریوان کە بەرحەڵ شتێکی نوێ ژنیانی لە ساڵانی ڕابردوودا هەروە گوتم بەردەوام باسی هەبوو یەکێک بۆ لەو پرۆژە تەبلیغیە بەرینانەی ڕژیم و دەست و پەیوەندیەکانی لە ئاست کوردستاندا هەمیشە هەوڵدراوە کە بەرحەڵ ئەم ناوچە سنووریە کە بۆ منە لە یەکێک لە دەروازە سنووریەکانی وەکو دەروازەی سنووری پاشماغ دەگرێتەوە کە سوود و گرنگی سیاسی و ئابووری جای گەورەی بۆ ڕژیمیش هەبووە ئەمانە هەوڵی ئەوە بۆ کە چەند جار هەوڵی داوالان کەم دوو جار لە مەجلیسی کۆماری ئیسلامیدا هەوڵدراوە کە پەسەند بکرێەوە ڕەت کراوەتەوە کە کات بەرحەڵ خۆکاری دیارە سیاسی و ئابووری تایبەتی لە پێش بوو گەر باسی بکرێ وەکەوەی کە بە جۆرێک ئەمە دەرخەری سیاسەتی ناوخۆی کۆماری ئیسلامی بۆ لە قۆناغ جیاوازەکاندا لە دەوڵەتە جیاوازەکانی دانی کاتێک کە بۆ نمونە سیاسەتی کۆماری ئیسلامیەوە بۆ کە پەیوەندی لەگەڵ دەرەوە ڕۆژئاوەکەم بکرێتەوە و زیاتر پشتگیری لە کاڵای ناوخۆی بکرێت بە جۆرێک ئێمە ئەبینین کە بۆ منە یەکێک لە پاڵنەرەکان بۆ ڕەتکردنەوەی ئەم تەرحانە ئەمە بوو یانەوەی کە بەرحەڵ جۆرێک ترسی هەبوو لەوەی کە ئەو تۆڕە ئابووری ڕانتی کە کەوتوتە دەست ناوەندێکی ئەمنیەتی زەبەلاحی وەکو سوپای پاسداران ئەمە لە کۆنتڕۆڵی ئەو دەربچێت و بە جۆرێک بە هاتنی بەوەی کە ئەگەر ئەم ناوچانە بکرێتە ناوچەیەکی ئازادی بازرگانی بە هاتنی سەرمایە گوزار و کڕیاری نوێ بۆ ئەو ناوچانە بەرحەڵ ئەم ئابووریە ڕانتیە گەورەیە لە کۆنتڕۆڵی ئەو دەربچێت دیسان و ئەم تەرحان ڕەت کراوەتەوە بەڵام لە هەر حاڵدا بەپێ ئەو گۆڕانکاریانەی کە لەم چەند ساڵدا ڕوودا ئێمە بین کە ئەم تەرحە دوجار پەسەند ئەکرێەوە هەوڵە دێت کە بە جۆرێک کردەی بکرێتەوە ینی ئەمەش لەگەڵ سەفەرەکەی هەروە گوتم ئیبراهیم رەئیسیدا بەرحەڵ ئەمە تەبلیغێکی زۆری پرۆپاگەندەیەکی زۆری بۆ کرا
ڕژیم هەمیشە هەوڵی ئەوە بۆ کەوانیشان بدە کە ئەمە دەبێت هۆی بژانەوەی ئابووری ئەم ناوچانە، ینی سەرمایه‌گوزاری زیاترە، گەشە و باشکردنی ژێرخان و پێکاتەکانی پەیوەندی ڕێگاوبان و بەرحاڵ دابینکردنی کۆمەڵ خزمەتگوزاری تایبەتە بۆ خەڵکی ئەم ناوچەیەکە بە جۆرێک دەرەنجامەکەی دەبێت بێتە هۆی باشتربوونی ژیان و ئابووری خەڵکی ئەم ناوچە سنووریانە. بەڵام هەمومان دەزانین کە ئەمە تەنیا پرۆپاگەندەی و ئەوەی لە کردەوەدا ڕوودەدات بۆ ڕوویداوە هەمیشە بەرینتربوونەوەی ئەو تۆڕەڕانتیەیە کە چاکی ئابووریەکانی ئەو ناوچەی لەژێر دەسەڵاتی خۆی گرتووە و بەرحاڵ هەمووی قۆرەخ کردووە. سوودێکە لە ناوچە بازرگانیانەوە بەدەستێنەی لە خزمەت بە خەڵکی ئەم ناوچەیەدا، بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان دەبینین لەو پەیوەندیە نایەکسانە و لەو پێکاتە نایەکسانە داگیرکارانەیەدا کە بەرحاڵ ناوەند و پەراوێزی لە کۆمەڵگای وەکو ئێراندا بەدیهێناوە دیسانەوە ئەو سوودەی کە لەم ڕێگەیەوە کەڵەکە دەکرێت سەرنجەوێتەوە بەرەو ناوەند و نایەکسانی زیاتی لێ دەکەوێتەوە، بەرحاڵ هەژارتربوونی ئەم ناوچانەی لێ دەکەوێتەوە. هەر لە ڕۆژانی ڕابردوو ئێمە هەواڵێکمان بیست کە باسی لەوە دەکرد کە نزیک بە 210 میلیارد تمەن لە سوودی بازرگانی ئەم ناوچە سنووریانە لە شارێکی وەک پاوەکە دەبوو بدرێت بە کۆڵبەران و ئەو بنەماڵانەی کە دانیشتووی ئەم سنوورانن بەرحاڵ نەدراوە بەم کەسانە بەم کۆڵبەرە و بنەماڵانە، بەڵکو چۆتە گیرفانی بەرپرسانە حکوومەتەوە. بۆیە بەسم و ئەمە تەنێ نمونەیەکی بچووکە لەوەی کە چۆن ئەم تەرح و پلان و پرۆژانە لە سوودی تەنیا کەڵکەکردنی سەرمای زیاتر بۆ ڕژیم لە ناوەند و دەستپێوەندەکانیدا نەک لە پێناو خزمەتکردن بە خەڵکی ئەم ناوچە. شتێکی ترکە هەیەوەیە کە هاوکات ئەم تەرحانە ئەکرێ گۆڕانی پێکاتی ئابووری ئەم ناوچانەشی لێ دەکەوێتەوە بە زیانی خەڵگواتە هەر ئەو وردە پیشە و وردەکارانش کە ئێستا خەڵک لەم ناوچانە بە شوێکی خۆڕسک بە شوێکی سروشتی پێوەی خەریکن بە هاتنی بەکردەوە دەرهێنانی تەرحەکی ئاوە لەو ناوچاندا لێناو ئەچن، چونکە بەرحاڵ پێکهاتەی فەرمیتر جێگیان ئەکرێتەوە کە قەرار نییە بدرێت بە خەڵکی ناوچەکە، بەڵکو هەروەک چۆن ئێستاکیش بەشی زۆری لە قۆرخی کەسانی دەرەکی یا بەرحاڵ و کەساندان کە لەگەڵ سەر بە حکوومەتە سەر بەناوەند ئەمنیەکانن یاخود لەم تۆڕەڕانتی ئەمنیەتی کە کۆمای ئیسلامی لەو ناوچانە دروستی کردو بە جۆرێک دەستیان هەیە، ئەو جۆرە کەسانە لە ڕاستی سوودمەند دەبن لێ نەک خەڵکی ناوچەکە. هاوکە دەمە لە جۆرێک لە گۆڕانی پێکهاتەی ناوچەیشی لێ دەکەوێت. واتە ئەوەی کە لە ئینگلیسدا پێوترێ جنتیفیکیشن یا یانسازی لە فارسیدا کە نازانم دەسەواژە کودەکێ بچی بە جۆرێک دەبێت هۆی گۆڕانی دیموکرافیای ناوچەکە لەگەڵ سەرڕێژبوونی سەرمایە بۆ ئەم ناوچانە کە بە زۆری سەرمایە گوزار بەرحاڵ کریاری دەرەکین و قۆڕەخکردنی زەوی و فەزاگشتەکانی لێ دەکەوێتەوە لەلایەن ئەم جۆرە کەسانە بۆ پێش هەژارتربوونی خەڵکی ناوچەکە، پەراوێز کەوتنی زیاتری خەڵکی ناوچەکە ناچادەم هێندەی دیکە کۆچ بکەم بۆ ناوچە پەراوێزخراوەکانی شارەکانی وەکو مەریوان و ئەمەش بە دوای خۆدا دیسان و لێکەوتەی سیاسی دێنێک ڕاستە بە جۆرێک لە پاڵنەر و ئەمەبەستی ڕژیمیشە بۆ پێکە ئێمە وەکو شارێکی وەکو مەریوان بە هەڵدەبینین بۆ مێژووە سیاسی دەوڵەمەندی کە هەمیشە هەیەتی و بوویەتی بەرحاڵ تەرحێکی ئاو ئەتوانێت لێکەوتۆ کاریگەریەکی نەرێنی لەسەردا بنێت. زۆر سپاس هاوڕێلاوێن، هەر لە درێژەی قسەکانی خۆشتانە داتا و نمودارەکان لە نێو ڕاپۆرتەکەدا بەڕوونی و بەوردی لایەنە جۆرە و جۆرەکانی کوسبەکانی بەرزەم کۆڵبەران و زیانە گیانی و مادیەکان دەخاتە ڕوو. دەمانەوەی لە زمان خودی بەڕێزیشتانە وەکو زیاتر ئاماژێ پێ بدەن کە ئامارەکانی زیانی کۆڵبەران لەو ساڵەدا بە شێوەیەکە. بەڵێ هەروەک وتم بەداخەوە ڕێژەی کوژە و بریندار لەم ساڵدا بەنسبەت ساڵان ڕابردوو لە هەموو ساڵەکان زیاتر بووە لەو ڕاپۆرتەی ئێمە بڵاومان کردوێتەوە. لە ڕاپۆرتێکدا هاتووە کە لە ساڵی ڕابردوودا نزیک بە 299 کۆڵبەر لە ناوچە سنووریە جیاوازەکانی کوردستاندا بە هۆکاری جیاوازی وەکو تەقی ڕاستەخۆیی زەنجامیەکان لەم سنوورانە بەربوونەوە لە بەرزای ناوچە شاخاویەکان
سەرما و بەفر و بەستەڵک یا تەقینەوەی مین و بەرحەڵ زۆر هۆکاری دیکە لەو شێوەیە بۆتە هۆی کوژان و برینداربوونی ئەم کۆڵبەران هەڵبێت هەر وەگوتم ئامارە گشتێکە لەمە زۆر زیاتر کەم دواتر دەگەڕێمەوە سەر ئەم خاڵە. بەڵام لە کۆی گشتی ئەم 299 کۆڵبەرە 32 کۆڵبەر واتە 11 لە سەدی کۆی گشتی ئامارەکە کوژراون و 267 کۆڵبەر واتە نزیک بە 89 لە سەدی ئەم کۆڵبەرانە بریندار بوون چکە لەوەی کە ئەم ڕێژەیانی لەم ڕێژەی 299 کۆڵبەری کوژراوە بریندارە 261 حاڵەتیان کە دەکاتە 87 لە سەدی کۆی گشتی ئامارەکە بە تەقی ڕاستەوخۆوە لەلایەن هێزە نیزامیەکانەوە ڕووی داوە ئەم کۆڵبەرانە کوژراون یاخود بریندار بوون. ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە لە کۆی گشت 299 کۆڵبەر 261 حاڵەتیان بە تەقی ڕاستەوخۆ ڕووی دەبێت بۆ واتایە کە ئەکرا هیچی ئەمانە لە ڕاستیدا ڕووی نەدابایە. جگەلەوە دەبێت بڵم کە لە کۆی ئەو 32 کەسێک کە کوژراون 2 کەسیان دیسان هەر بە تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان بۆ 2 کەسی دیکەیان بە حاڵەڕێگەی ئۆتۆمبیل و ئۆتۆمبیلی نیزامی هێزە نظامیەکان لەم سنوورانە بووە کە پێشێلکراونم کۆڵبەرانە و بەرحەڵ هۆکاری جیاواز ئەوانی دیکەش بە هۆکاری جیاوازەکانی وەکو وەگوتم سەرما و یا ڕووداوی هاتوچۆ یان بەداخەوە خنکان لە نێو ئاودا کۆتە خوارەوە لە بەرزاییەکان بۆ لە کاتی کۆڵبەریدا. بەڵام لە کۆی ئەو 267 کۆڵبەری کە برینداریش بوون پێویستە بوترێکە دیسان و 240 کەسیان بە تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان ڕووی داوە و شتێکی ترکە گرنگەوەی کە 8 کەس لەم کۆڵبەرانی کە بریندار بوون بە لێدان و بەرحەڵ لێدان و سوکاتی پێکردن لەلایەن ئەم هێزە نظامیانەوە ڕووی داوە و ئەمە کارەساتە من دەتوانم ئاماژە بۆ بکەم کە یەکێک لەو هەواڵانیان لەو کەسانی کە لەم ڕێگەیەوە بەداخۆی لەو کۆڵبەران لەم ڕێگەیەوە بریندار بوو بۆ بەدەستمان گەشت بوو هەواڵەکەی بەڕادەیەک وەحشیانە و توندیژانە بە بەرد لەلایەن ئەم هێزە نظامیانەوە لێ درابوو کە دوای 4 نەشتەرگەریش بۆ بەرحەڵ 4 نەشتەرگەری جیاواز بۆ ئەندامە جیاوازەکانی لەشی سەر سنگ یا بەرحەڵ لە کەمە بەرەخواری دوای 4 نەشتەرگەری هێشتا کەش مەترسی گیانی لەسەر هەیەەوە بەرحەڵ نەهاتۆتەوە دۆخی ئاسایی خۆی بەستمەوەی کە تونند و تویژی واشێتێک کە بەرحەڵ هێزە نظامیەکە بەرامبەر بە کۆڵبەران ئەینوێنن لەو ئاستەدایە. و دیسانەوە گوتم بەرحەڵ ئەو کۆڵبەرانی دیکەش کە بریندار بوون بە هۆکاری دیکەی جیاوازی وەکو مین تەقینەوەی مینیش تەنان لێردا بەداخەوە کۆڵبەری برینداری لەکەوت تۆ شتێکی دیکە کە گرنگە بوترێت لەم ئاماردا ڕێژەی برینداربوونی کۆڵبەرەکان بەپێی پارێزگاکان بووە کە بەداخەوە پارێزگای کوردستان 188 کۆڵبەر سەربەم پارێزگایە بوون کە کوژراوە بریندار بووەتە لە 63 کۆی گشتی ئامارەکەەوە لە دوای ئەو پارێزگای کرماشان دێت بە 102 حاڵەتەوە دواتر بەرحەڵ پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە. بەڵام بە پێی شارەکان زۆرتر ڕێژەی کۆڵبەرانی کە کوژراوە بریندار بوو سەر بەس شاری سەقز بوون لە ساڵی ڕابردوودا 8 کۆڵبەر بۆ دواتر بەرحەڵ شار سنووریەکانی دیکە وەکو بانە جوانڕۆپاوە مەریوان و سەلاس دێن. هەروەک پێشتیش ئاماژەم پێکرد لە کۆتا مانگەکانی ساڵی 2023دا کە هاوکات بوو لەگەڵ بەرحەڵ سەفەری ڕەیسیدا بۆ کوردستان ئێمە زیاترین کوژان و بریندار بوون کۆڵبەرانمان بوو یعنی ڕەشە کوژێک یەکجار بێوێنە و بەرچاو بەداخەوە بەرامبەر بە کۆڵبەران ئەنجام درا کە بۆ لە مانگی نۆڤەمبری ساڵی ڕابردوودا 39 لە سەدی کۆی گشتی و ئامارێکم باسم کرد لەو مانگەدا ڕوویداوە 14 لە سەدی ئەو ئامارە دیسانەوە لە مانگی دواترەوەتە لە کۆتا مانگی ساڵی 2023 لە دێسامبردا ڕوویداوە ئێمە شاهیدی بووین. بەڵام هەڵمی سادبارتر لەم ئامارەدا کە کۆتا خاڵ ئاماژی پێ دەکەم ئەوەیە کە هەر لە لێرەدا ئێمە شایەتی ئەوەی کە 30 کەس لەم کۆڵبەرانی کە کوژراوە بریندار بوون منداڵی ژێر 18 ساڵن کە هاوڕێ لاون ئەفۆ قسەکانتان ئەبڕم بۆم نیشەرە و پرسیارە پێشاتووەکە لەنێ ئەو کۆڵبەرانەی کە کوژرا و بریندار بوون ژن هەیە یا مامناوەندی تەمەنێکە ئەگەر بۆ کۆڵبەری حسابی بکەین ئەگەر مامناوەندی تەمەنیش ئاماژی بدن یان ئەو کۆڵبەرانەی کە بریندار بوون ئەگەر بەپێ
ئاگاداری خۆتان ئایا برینەکانیان ئەمەنە قرس بووە کە نەتوانن دووبارە بگەڕێنەوە سەرکاری کۆڵبەری واتە کەوتونەتە سەرجێ ئەگەر ئاماژە بەوانی شە بکەن دەستان خۆش بێت بەڵێ لە ڕاستی ناگەر چێمە یعنی دیاردەی ژنانی کۆڵبەریشمان هەیە بەڵام هەرچەند ئامارێکی زۆر دیاریکرامانە لەوەی کە چەند چ ڕێژەیەک لە ژنان لە کوردستاندا بە کۆڵبەریەوە خەریکن زۆرێک لە ئامارەکان بەرحاڵ باز لە سەد و چەند کۆڵبەرێکی ژن دەکەن لە ناوچە جیاوە لە کۆمەڵێک لە ناوچە یا شارە سنووریەکانی کوردستان ئامارێکە ئێوە بۆ ساڵی 2023 ئامادەتان کردووە بەڵێ بەڵام لەم ئامارەدا بە خۆشحاڵیەوە ئێمە هیچ ئامارێکمان لە ژنانی کۆڵبەری بریندار یا کوژراو نییە بەڵام وە گوتم بەرحاڵ کۆڵبەرانی منداڵمان هەیە کە بەرحاڵ منداڵانێک لەژێر 18 بوون کەسانێک کە بۆ منە 14 ساڵ 15 ساڵ 16 تا 17 یا 18 بەرحاڵ کەسانی وای تێدا بۆ کە مەسەلەن دانەیەکیان بۆ بەهۆی سەرماگیانی لەدەستداوە بەشی هەرە زۆری ئەو لۆسی کۆڵبەرە منداڵی دیکەیان بە تەقەی ڕاستەخۆ هێزە نظامیەکان ڕوویداوە کە بەشێکیان بەرحاڵ زۆر بە خەستی بریندار بوون بۆ بەشی دیکەی پرسیارەکە کە پێشتر ئاماژتان پێکرد ئەبێ بڵێم کە بەڵێ بەداخۆ زۆرێک لە کۆڵبەرانێک کە بریندار ئەبن زۆر بە خەستی بریندار ئەبن بە تایبەت ئەوانیان کە بەرحاڵ وە گوتم بە تەقەی ڕاستەوخۆ لەلایەن هێزە نظامیەکانەوە ئەپێکرێن زۆریان تووشی بەرحاڵ ئەوە بن کە هەندێک لە ئەندامەکانی جەستەیان لەدەست ئەدەن زۆریان بەرحاڵ خانە نشین ئەبن و بۆ هەمیشە ئیتر ناتوانن کە کار بکەن یا هیچ پیشەیەک بگرنە بەر بۆیە من ئاماژەم پێکرد بە نمونەیەکێک لە کۆڵبەرانی کە وتم ئەگەر بە تەقا یا بەرحاڵ فیشەک بریندار نەکرابوو بەڵام بە بەرد وەها لێیدرابوو وەها بریندار کرابوو کە دوای چوار نەشتەگەریش هێشتا مەترسی گیانی لەسەری هەبوو شتێکی دیکە کە لەم ئاماردا پێویستە باسی لێ بکرێەوەی کەەوە گوتم ئەگەر چێمە لەم ئاماردا نێوی 299 کۆڵبەرمان هێناوە بەڵام وەکتم ئامارگشتەکە لەمە زۆر زۆر زیاترانی ئێمە ڕۆژانە هەواڵمان پێدێت کە بۆ نمونە باز لەوە ئەکرێن نزیک بە 20 کۆڵبەر لە سنووری وەکو هەنگەژاڵی بانەکە هێزە نظامیەکان دەستڕێژی گولە ئەەکەن بەسەر کۆڵبەرەکاندا نزیک بە 20 کۆڵبەر ئەپێکرێ گولەی بەرەکەی فیشەکی بەرەکەوە بریندار ئەبێ بەڵام لەوانەیە لەم 20 کەسێمە تەنیا ناو نازنامەی دوانیە سێ نەفەر لەو کۆڵبەرانەمان بەتای بۆ پژاز بێتەوە بۆ ئاشکراکەم بستم بەرینی ئەم ڕەشە کوژی و ئەم توندیژە کە بەرامبەر بەم کۆڵبەرانە بەداخۆ خەریکە ڕوودەدا بۆیە ئامارەکە لەوەی کە بڵاو کراوەتەوە زۆر زۆر زیاترە بەحە زۆر جاتەنان دێم وەکو کۆڵبەر نیوز کە سەرچاوەکانمە خودی کۆڵبەران هەمیشەیە کە سوکاری کۆڵبەران کە بریندار ئەبن پەیوەندیمان پێوەکەن وەگلەی ئەومان لێکرێت کە بۆچی فلانە هەواڵ بوون منە بڵاو نەکراوەتەوە لە حاڵدا ئێمە هەواڵەمان بەدەست نەگەیشتۆ لەبەروی کە ینی حاڵەتەکانێک ئەو حاڵتانی کە ڕوودەدەن ڕۆژانە بەڕادەیەک بەربەرین و بەفراون و زۆرن کە بە جۆرە لە جۆرەکان بڵاوکردنەوە ئاگداربوون و لە هەمووی ئەم ڕوودا و حاڵەتانە ئەگەر ناڵم مەحاڵە بەڵام زۆر زۆر ئەستەم و دژوارە جگە لەوەی کە بەرحەڵ کۆمەڵێک هۆکاری دیکەش هەنوەکو هێندێک تێبینی خودی ئەو بنەماڵانە ئەو کۆڵبەرانی کە بریندار ئەبن یا ئەکوژن بۆی کە یا مەترسی بەرحەڵ لەبەر مەترسی ئەمنیەتی یا بۆی کە کۆڵبەرانی کە بۆ من زۆرجار بریندار ئەبن بۆی کە بتوانن بەرحەڵ ببرن بۆ ناوەندا پزیشکیەکان بۆ وەرگرتنی چارەسەر بەبێەوەی کە بەرحەڵ جەریمە بکرێن بخرێن زیندانەوە یا وشاری ئەمنیەتی تایبەتیان بۆ دروست بکرێت زۆرجار ناچارن ئەم هەواڵانی تر ڕێگەی لەواکەن کەم هەواڵانە بڵاو بکرێتەوە بۆی بەشێک لەم هەواڵانش دیسانەوە بەم شێوەیە میدیایی ناکرێنەوە ببێدەنگی ئەمێنەوە بۆیە لە ڕاستیدا ئەم ئامار زۆر زیاترە لەوە بەڵام بەرحەڵەوەی کە لێرەدا بڵاو کراوەتەوە ئەماری کەسانێکن کە بە دڵنیاییەوە بەڵگە هەیە وێنە هەیە ناوناسنامان بەتەواوی ئاشکرا بووەوە بەرحەڵ لە ئامارکەدا گونجێنراون بۆی کە ئامارێکی زانستی و بەڵگەی دەقیق بن. بەڵێ دەست خۆش هاوڕێلاوێن پێشەوەی کە بڕۆمە سەر باقی پرسیارەکانم پێم خۆشەکە ئەم ئامارە ئایا فقط ئاماری ساڵی 2023تان بڵاو کردوێتەوە یا پێم وابێ ئامارێکی بەگشتین چەند ساڵەیشتان بڵاو کردوێتەوە لەگەڵ ئەم ئاماراگەر هەڵە نەبم بەڵێ زۆر ڕاستیمە لەگەڵ ئاماری ساڵانەی هاوکات ئەو ئامارانی کە لەگەڵ ساڵانی پێش و تریشدا بڵاوماکرێت لەگەڵ ئەودا کۆکرێتەوە ئامارێکی گشتی دیکە بڵاو ئەکرێتەوە کە ئەگەر هەڵنەبە ئەم ساڵ ئاماری 12 ساڵەی
دو ساڵەی ئەکردنی ئەو گشت کۆی کراوەی ئەو ئامارانی کە تا ئێستا کە ئێمە لە کۆڵبەر نیوز تۆمارمان کردوون ئامارێکی 12 ساڵەیە کە ئەگەر باسی و ئامارەش بکرێت دەتوانم باز لەوە بکەم کە لە ساڵی 2012 یا تا ساڵی 2023 ساڵ 2000 تا ساڵ 2023 ئەوەی کە لای ئێمە تۆمار کراوە نزیک بە 2167 کۆڵبەر کوژرا و بریندار بوون کە هەر لەم ئاماژەوە گوتم بەهەڵ هاتووە. ئەم ڕێژەیە ئەگەر سەرنج بدەن بەداخەوە لە تەواوی ئەم ساڵانی ڕابردە بەردەوام ڕوو لە چوونە سەرەوە بۆ بەرزترین ڕێژە هەر وەک وتراهی ئەم ساڵ بووە. هەر لەم 2167 کۆڵبەری کە کوژا و بریندار بوون 702 کۆڵبەیان کوژا لە ماوەی ئەم 12 ساڵە دەوامە لاست ئامارێکی زۆر دڵتەزێن و بەداخەوە کارساتبارە. ئاماری کوژراوەکانیش لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بە تایبەت لە ساڵای دواتە ساڵی 2015 تا 2020 زۆر بەرز بوون بەداخوانین جاری وا بوو ئێمە لە ساڵێکدا نزیک بە 80 کۆڵبەر کوژراون کە دیسان و زۆربیان هەر بە تەقی ڕاستەخۆی زەنجامیەکان ڕوویدا و بەرحەڵەم ئامارە گشتیە 1465 کۆڵبەریش بریندار بوون بەداخەوە. زۆر سپاس هاوڕێ لاوێن بۆ زانیارە وردانە. ئەچمە سەر باقی پرسیارەکانم کە باسی ئامارەکانتان کرد بین باسی دیاردەی کۆڵبەری بکەین کە پیشەی بەناو کۆڵبەری دەکرێت وە کار حسابی بۆ بکرێت کۆمەڵگاکی کە سەرچاوی سەرهەڵدانی وەها دیاردەیەک بێ لەلایەنی ئابووری و کۆمەڵایەتیەوە چۆن پێناسە دەکرێت کێشەکانی چین مێژووی سەرهەڵدانی ئەم دیاردەیە ئەگەر بۆمان ئاماژە پێ بکەن لە کۆمەڵگای کوردستاندا سەبەب و هۆکارەکانی سەرهەڵدانی وەها دیاردەیەک چین؟ لەڕاستی بەگشتی دەکرێت بوترەوەی کە لەمڕۆدا لە جوگرافیەکی بەرحەڵ بە ناوی ئێران و بە ناوی جۆرێک لە بازرگانی نافەرمی و لە شێوازی جۆرا و جۆری وەکو کۆڵبەری و تەناسوخبەریش دەبینرێ ڕاستی بەرەنجامێکە لە ڕەوت پێکهاتنی دەوڵەت نەتەوەی ناوەندگەرا لە ئێران جۆرێک پەراوێز خستنی سیستماتیک و بەرحەڵ ئامانجداری ئابوور و کۆمەڵایەتی کە بنێ نەتەوەی جۆرا جۆرەکانی ناو ئەم جوگرافیایە. لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بە دیاریکراوی لەگەڵ هاتنە ئارای دەوڵەت نەتەوە و بەرحەڵ فۆرمی سەرمایەدارانەی گەشە و بە پیشەسازی بوون و هەڵکاتیش پەراوێز خستن و بندەستکردنی ئابووری و سیاسی و کولتوری سیستماتیک و ئامانجداری هەر ناسنامەیەکی دیکە لە دەرەوەی ناسنامەی دەسەڵات و لەوانەش کورد بەرحەڵ دیاردەی ئابووری کۆمەڵایەتی دڵتەزێنێک و کۆڵبەری لێکەوتۆتەوە بۆی دەسەڵاتی بۆی گرنگە بووچێت کە بەرحەڵ لە بابەت بە مێژووی کۆڵبەریەوە ڕاستیدا وەکو هەر ناوچەیەکی دیکە لە کوردستاندا لە سەدەکانی 17 تەنانە 16 لە بەرحەڵ فۆرمێک لە بازرگانی ئابووری لە ناوچە کوردستانیەکانی و ڕۆژهەڵات و باشووردە بوونی هەبووەکە بەرحەڵ بە پێی ئەو کەشە ئابووری ئەو فۆرمە ئابوورە زاڵێک ئەو سەردەم لە زۆربەی ناوچەکانی جیهاندا بوونی هەبوو لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدار بۆ جۆرێک لە ئابووری بازرگانی بوونی هەبوو کە ئەم ئابوورە بازرگانی بە پێی بەرحەڵ تێکەڵاوی و ئەو مێژوویی و کۆمەڵایەتی ئەم ناوچانە جۆرێک سەرچاوەیەک بوو بۆ دابینکردنی پژێویژیانی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان لەم پارچانەدا بەڵام لەگەڵ سەرهەڵدانی دەوڵەت نەتەوەکان لەگەڵ ئەو دەوڵەت نەتەوە داگیرکارانی کە ئێستا کە سەر پارچە جیاوازەکانی کوردستان لە بەرحەڵ خەریکن حکم دەکەن و لەگەڵ سەرهەڵدانی ئەو سنوور دەستکردانی کە لەنێوان ئەم بەشانە لە کوردستاندا بەداخەوە ئەکێشرێت بەرحەڵ دەسەڵاتی ناوەندی بۆ لاوازکردنی ئەم شێوازە لە پەیوەندی ئابووری بازرگانی لەنێوان ئەم ناوچانە لەو پەڕی سنوورەکانەوە شکڵدان بە ئابووریە کە تەنیا لە قۆڕی خۆیدا بێت و بۆ پاراستنی سنوورەکان جۆرێک دەستیدا ئەمنیەتیکردنەوە و میلیتاریزەکردنی ئەم سنوورانە یا هێنانە گۆڕی بەرحەڵ هێندێک حەقی گومرگ تا سەپاندنی کۆمەڵێک سزا بۆ کەسانێک کە ئەم چالاکە ئابووریانەیان ئەنجام ئەداوە لە ڕوانگەی بۆ نمونە دەسەڵاتی ناوەندی و نایاسایی دەهاتە ئەژمار.
لەم ساڵانشدا زۆر ڕووداوی ناوچەی و جیهانیش دیسانەوە بەحەڵ لەسەر ئەم پەیوەندی ئابووری و بازرگانیانی کە بەتایبەت لەنێو باش ڕۆژهەڵات دەبوونی هەبوو کاریگەری لەسەرداناوە کە بەحەڵ زۆر ڕوودا و هۆکاری جیاواز هەن بۆی ئەوەی کە دواتر لە درێژی تەواوی ئەم هۆکاراندا دەبینەوەی کە ئێمە بینی ئەم فۆرمە بازرگانیە دەوێتەوە سەرهەڵدانی کۆڵبەری بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات لە ساڵانی ڕابردوودا گۆڕانکاریکی بەرچاو لە پێکهاتی چینایەتی دیاردەی کۆڵبەریدا دروست دەکەن نی بەحەڵ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو کەشە ئەمنیەتی و سیاسیە دوژمنکارانی کە کۆماری ئیسلامی بەسەری دەدای دەسەپێنێ زۆر لەو ڕووداوانی کە وەگوتم بەحەڵ ناوچەی جیهانی سیاسەتی ناوخۆیی دەوڵەتی حکوومەتی ناوەندی ئەمانە لە درێژەی ئەمانەدا هاوکات یعنی هەمووی ئەمانێکم کاریگەریەکانی دەبن بەوەی کە ژیانی گوندی لەم ناوچانە لە ناو بچێت چۆڵبوونی بەشێکی زۆر لە گوند و بەحەڵ ناوچە گوندیەکان ئەو ناوچە سنوورەکانی ئەم بەشە لە کوردستانی ڕۆژهەڵاتی لێ دەکەوێت و پیشەسازی کشت و کاڵ بە جۆرێک لە ناو دەچێت تەنانەت ئاژەڵداری یا زۆرێک لەو کێڵگە کشت و کاڵیانی کە بوونی هەبوو بەحەڵ بەهۆیەوەی کە ئەم ناوچانە زۆر مینڕێژ ئەکرێنەوە شەڕی ئێران و عێراق و بەحەڵەوەی کە ئەم زۆرێک لەم سنوورانە بە ملیۆن مینیان تێدا دەچێنرێت کە هێشتاکەش بەشێکی یەکجار زۆریان لەم ناوچاندا ماوەتەوەی تر بۆ ژیان و بۆ نیشتەجێبوون ناشێنیانەوەی کە زۆرێک لەم زەوی و ناوچانە بەحەڵیان دەسەڵاتەوە دەستیان بەسەرداگیرێ و ئەکرێن بە جۆرێک ناوچەی ئەمنیەتی کە قەداغا ئەکرێ و پاگەی نظامیان لێ دروستەکە کە لە قۆڕخی بەحەڵ دەوڵەت و هێزە چەکدارەکانی ئەودا دەبێت یانەوەی کە بە تاڵانبردنی تەواو و سەرچاوش و سروشتیانی کوردستان کانەکانی کوردستان دروستکردنی بەردەوامی بەندا و بەحەڵ گلدانەوە و ڕەوانەکردنەوەی سەرچاوە ئابووریەکانی کوردستان بۆ شارە ناوەندیەکان و جەمسەرە ئابووریەکانی دیکە لە ئێراندا لە بەرامبەریش دایمە دەبین کە جگەلەوەی کە هەموو ئەمانە لەگەڵ ئەنجام مەدرێ لە کوردستانی ڕۆژهەڵاتدا هیچ سەرمایەگوزاریەکی جێگرەوەش لە کەتە جیاوازە ئابووریەکاندا ڕوونادات یا دابینکردنی ژێرخانێکی پیشەسازی تۆکمە بۆ جێگرتنەوەی ئەو هەموو خەساری کە لە شێوە سونەتیەکانی ژیان لەم ناوچەیە ئەدرێت ئێمە نابینین تەنانەت لە ناوبردن و بە جۆرێکەوەی کە ڕۆدا لە ناوبردن و پەکخستنی ئەو ژێرخانە ئابووریانەشە کە بەحەڵ بەژێوێکی مێژووی لەم ناوچەیەدا و بەشێک خۆڕسک و سروشتی خەڵک کوردستان شکڵی پێدا و دروست بوو بۆیە سەرڕای هەموو ئەمانە لە ساڵانی ڕابردوودا ئێمە ئەبینین کە خراپتربوونی دۆخی ئابووری کۆماری ئیسلامی بەرهەڵ و ئابڵوق ئابووری نێونەتەوە یانە هەڵەوسانی ئابووری سەرسوڕهێنەر لەم لە ئێراندا کە بە هەڵژێنتەوەی خەڵکی لە ئێراندا بە جۆر خستێژێت کاریگەریەوە هەژارێکی بێ ئەو پەڕی دروستکرد نەبوونیەکی بێ ئەو پەڕ خەڵک گیرۆدەی بوون و بەرحەڵ زۆر ئەمان هەمووی ئەمانە زۆر قەیرانی ئابووری کۆمەڵایەتینەکە لە کوردستان زۆر شوێنێکی ئێرانیشدا دروست کردو بەڵام بەرحەڵ لە ناوچەیەکی وەکو کوردستان یان ناوچەیەکی وەکو بەلوچستاندا هەروە گوتم کاتێک ئەو سیستەمەیەکتر بڕانە ئەو سیستەمە چینایەتی نەتەوایەتیانە بەیەک ئەگەن بەرحەڵ و ئەو پرۆژە لە درێژەی ئەو پرۆژە ئەمنیەتە سیستماتیکەی کۆماری ئیسلامی کە لە دژی ئەم ناوچانەدا بەڕێوەی ئەبا دیاردەی کارسالباری بەرحەڵ کۆڵبەری لێ دەکەوێتەوە بۆ ینی بەگشتی ئەگەر بمانەوێت کۆڵبەری پێناسەیەکی بۆ بکەین دەتوانین بەم شێوەیە پێناسەی بکەین کە بەرحەڵ دیاردەیەکێک جافڕە هەندەوە زۆر هۆکار هەروەگوتم زۆر هۆکار بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا کاریگەریان لەسەرداناوە کە بوونەتە هۆی ئەوەی کە وەگوتم گۆڕانکاریێک جار بەرچاو لە پێکهاتەی چینایەتی ئەم دیاردەیەدا ڕوو بدەرەوە بەرحەڵ بەداخەوە ئێستاکە بینین کە کۆڵبەریەگەرچی کار نییە بەڵام بووە بە سەرچاوی بژێوی بۆ نزیک بە 200,000 بنەماڵە لە کوردستانداواتە خەڵکێک یەکجار زۆر لە کوردستانی ڕۆژهەڵاتدا گیرۆدەی ئەم دیاردەیان کە بنەماڵیان هەیە کەسیان هەیە کە بەرحەڵ ئەوانیش ژیان و مانی ئابووری کۆمەڵایەتیان بەم دیاردەیەوە گرێدراوە بۆیە بەگشتی کۆڵبەری دەبێت لەم بەستێنە
سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیەتەدا پێناسی بۆ بکرێت کە بەداخەوە بە جۆرێک لە ناوچوونی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی کوردستان لە کوردستان ڕۆژهەڵات دەرەکەوتێتەوە. بەڵێ زۆر سوپاس هاوڕێ لاوێن. وەکو خۆتان ئەگەر ئامارێک لە بەردەستانە هەبێت، ئایا ئامارێک هەیە دەری بخات کە بە درێژایی مێژووی کاری کۆڵبەری چەند کەس لەسەر سنوورەکان گیانیان لەدەستاوە یان بریندار بوون؟ نە بەداخەوە ئامارێکی بۆ شێوەیە لە بەردەستدانیە بۆ پێی کە بەرحەڵ زۆرێک ینی دەتوانم بڵم کۆڵبەری لە ساڵانی ڕابردوودا بەگشتی لەم 10-15 ساڵی ڕابردوودا ئاوڕێ لێدراوەتەوە بە پێوەی کە بەرحەڵ ساڵانی ڕابردوودا تا هاتوتم کۆڵبەری خۆی گۆڕانکاری زۆری بەسەرداهات وە کارە ساتێک توندیژێکیش کە لە دژی کۆڵبەراندا خەریک بۆ ئەنجامەدرا کە بەرحەڵ زۆر بەربڵاو بەرینتر بۆ لە ساڵانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەرەو پێشچوون و بەرحەڵ هاتنە ئارای زۆرێک لە ڕێکخراوی مەدەنی چالاکانی مەدەنی میدیای ڕۆژنامەنووس ڕۆژنامەوانانی جیاواز کە بەرحەڵ لەم ڕێکخراواندا چالاک بوونەوە بۆ هۆی ئەوەی کە بەرحەڵ لەباری میدیایی و ڕۆژنامەوانیەوە ئاوڕێکی تاڕاتێک باش لە کۆڵبەری بدرێتەوە بۆ ئێمە ئەبینین بەرحەڵ زۆرێک لەو ئامارانەی کە لە بەردەستدان بە زۆر لە ساڵانی 2010 بەم لاوان کە ئەو ئاوارانەی بەرحەڵ تا ئەو ساڵانە زۆر دەقیق نین زۆر ورد نین بەڵام لە ساڵانی 2010 بەم لا تاڕادێک ئێمە ئەبینین راپۆرتی ساڵانە بڵاو ئەکرێتەوە کە من ئاماژەم پێ کرد بەرحەڵ یەکێک لەو راپۆرتان هەر ئەو ئامارە 12 ساڵەیە بوو کە پێشتر من پێوتم بەڵام گوتم بەداخەوە ئەوەی کە بەگشتی لە تەواوی ئەم ساڵاندا چەند کۆڵبەر بوونەتە قوربانی کوژراون یاخ بریندار بوون ئامارێکی دەقیقمان لە بەردەستدانین. ئەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوێن. دەکرێت لێرەدا ئاماژە بەوە بکەن کە شێوازەکانی هەڵسوکۆتی هێزە سەرکوتگەرەکانی سەرسنووری ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرتاوە تا ئێستا چه ئاڵوگۆڕێکی بەسەردا هاتووە لە ئێستادا بە چ شێوازێک کە بەرامبەر بە کۆڵبەران واتە دەجوڵێنەوە کە ئاوا ئاماری قوربانیەکان چۆتە سەرەوە واتە هیچ دەستپارێزیەک ناکرێت؟ بەداخەوە زۆر ڕاستە ئەگەر چی وە گوتم کۆڵبەری بەهۆیەوەی کە بەرحەڵ لە زۆر قۆناغی جیاوازە گۆڕانکاری بەخۆیەوە بینیەوە بەڵام بەجۆر لە جۆرەکان دەتوانین بڵین ئەو ڕوانگە و ئەو کاردانەوە ئەمنیەتی نظامیە کە بەرحەڵ ڕژیم و هێزە چەکدارەکانی بەرامبەر بە کۆڵبەران و بە کۆڵبەری نواندویانە ئەوانش بە جۆر خوان بۆ کارێک بوون لەسەری کە کۆڵبەری ئەم فۆرمە بەخۆی بگرێت واتە بە جۆرێک یەکتریان تەشدید کردووە کاریگەریان لەسەر یەکتردانەوە ئەمە پەیوەندێکی ڕاستەوانە هەبوو لە نێوانیاندا تەواوی ئەو خۆناغە جیاوازانی کە کۆڵبەری تا ئێستا پێیدا تێپەڕ بووە بەرحەڵ وەک گوتم لەژێر کاریگەری ئەو ڕوودا و ئەو سیاسەتە ناوخۆیی و دایکیانەدا بۆ کە لە قۆناغ جیاوازەکانەوە بە پێی کاوە پێی پێویستی ڕژێمی ناوەندی لە ئێران پەیڕەوی کردو بەرحەڵ کاریگەری لەسەر کۆڵبەری دانەوە هەر بەو پێیەش ینی ئاستی تونتیژیەکیش کە هێزە نظامیەکانی لەگەڵ کۆڵبەراندا نواندویانە دیسان و گۆڕانکاری بەسەرداهاتوو نزیکترین نمونە هەروە گوتم ئەم سەفەری دوایی ئیبراهیم ڕەیسی بوو کە ڕێک لەگەڵ سەفەرەکەی ئەودا ئێمە ئەبینین کە چەند ڕۆژ بەر لە سەفەرەکەی ئەو ینی بە جۆرێک ئەبینین کە هێزە نظامیەکان لە دژی کۆڵبەران دەست ناپارێزن یعنی ئاستی ئەو هەواڵ و راپۆرتانەی کە لەو یەک دوو مانگەدا کە هاوکار لەگەڵ سەفەرەکەی ئەودا دەبێت و بەرحەڵ کرد بەکردەوە دەرهێنانی ئەو پرۆژە ئابووریانی کە باسم کرد کە ئێستا لە پلانی ڕژیمدا لەم ناوچاندا ئەبینین کە تا چ ڕادەیەک توندوتیژی هێزە نظامیەکانش بەرامبەر بە کۆڵبەران بۆ ئاسە زیاد دەکات بەو پێیە وەک گوتم ئەمە لەژێر کاریگەری ئەم سیاسەتە بەردەوامە ناوخۆیانی یا دەرەکیانی تەنانەت ڕژیم دابوو بۆ پێ بەرحەڵ کاردانەوەی هێزە نظامیەکانیش توندیا هێندێک جار بەرحەڵ
گۆڕانکاری بەسەردا هاتووە تەنانەت ئەوەی کە زۆر جار ئێمە ئەبینین ئەگەر لە سیاسەتی ناوخۆی کۆماری ئیسلامیدا بە هەڵکرانەوەی بەرەو ڕۆژئاوا ڕوویدابێ ئێمە ئەبینین کە ئاستێک لە کرانەوە بەنسبەت بە کۆڵبەریش بۆ نمونە ئەبینێت بۆ پێی کە بەرحاڵ ئیتر مەسەلەی پشتیوانیکردن لە کاڵای ناوخۆی بوونی نامێنێەوە بەرحاڵ پێویستی بازار لە ئێراندا وا ئەخوازێت کە بەرحاڵ ئاستێک لە کۆڵبەری بە جۆرێک لای بۆ شل بکرێەوە تەنانەت وە گوتم لەو پرۆژە و پلانانی کە ڕژیمدا لە ساڵیان ڕابردوودا هەوڵیداوە پێڕەوی کردوون ئاستێک لە کۆڵبەری بە یاسایی بناسێنێ بۆی کە جگە لەوەی کە بەرحاڵ ئەم کۆڵبەرانی کە لە ڕێگەی لەم ڕێگە یاساییەوە سوودێکی ینی بەهۆی کە ناچار حەقی گومرک بدەن وشتی لەو شێوەیە سوودێکی زیاتر دیسان دەچێتەوە گیرفانی ئەم کەسایەتی نظامیانی کە یا دەسەڵاتدارن کە لەم ناوچاندا بوونیان هەیە بەڵام هاوکات بەرحاڵ ئەمە جوابدەرەوەی بۆ بازار و بۆ خواستە سیاسیە خواستە سیاسی کۆمەڵایەتی کە لە ناوەندیشدا پێڕەو دەکرێت لە کاتێکیشدا کە ڕێک پێچوانی ئەمە ڕوودەدا ئەبینین کە بەرحاڵ تونبوونەوە بەنسبەت بە کۆڵبەری و کۆڵبەرانەوە ڕوودا و بۆ پێش بەرحاڵ کوژانی کۆڵبەران زیاتر ئەکرێت لە ئێستاداوە گوتم لەو نمونەیە کە لە چەند مانگی ڕابردوودا ڕوویدات بەرحاڵ دیارە پرۆژەیەکی ئابووری کێسا کۆماری ئیسلامی خەریکە پێڕەوی ئەکاوە بە جۆر حسابی لەسەر کردووە پرۆژەیە کە دەیان ساڵە لە بەرنامەیدا بۆ ئێستا خەریکە بەکردەیی دەردێت نیشانی ئەدات کە خەرارە تەنانەت ئەم پرۆژەش دیسانەوە لەسەر گیان و ماڵ و خوێنی بەرحاڵ کۆڵبەران بە جۆرێک بەکردەوە دەربێت و هەر بۆیەش ئاسی توندیژەکان لە دژی کۆڵبەران زیاتر دەبێت لە جی خەڵکی ئەم ناوچەیە زیاتر دەبێت بۆی کە ئاسانکاری بکەن بۆ بەکردەوە دەرهێنانی و پلانانی کە بۆ خۆیان هەوێت بۆیە لە ڕاستیدا بەرحاڵ کاردانەوە ئاستی توندوتیژیەکە ئەم ڕژیم بەرامبەر بە کۆڵبەران و کۆڵبەری گرتوێتە بەر لەژێر کاریگەشتەوەی ئەم هۆکار و پاڵنەراندا هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوێن لە درێژێ قسەکانی خۆشتاندا کە هەروەکو ئاماژتان بێت لە فاصلەکی زۆر نزیکەوە تەقە لە کۆڵبەران دەکرێت بەبێ ئاگادارکردنەوە تەقە دەکرێت دەک بۆ ترساندن و ڕاودونان بێت و بە شێوازێک هەڵسوکەوت و بە شێوازێک بریندار ئەبنواتە کۆڵبەران کە نەتوانن دووبارە ئێدامە بەکاری کۆڵبەری بن و وەکو خۆشتان ئاماژەتان پێدا ئیتر خاننشین بن و نەتوان هیچ پیشەیەک بکەن. بەڵێ بەداخەوە ڕێک وایە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوێن پێویستە چ بکرێت بۆ ئەوەی کۆتایی بەناوکاری کۆڵبەری بێت لەوانی کۆمەڵگای کوردستانی لەگەڵ ژیانێکی یاسایی ئاش ببنەوە ببنە خاوەنی کار و پێشەی کە کەرامەت و شکۆی ئینسانی تیادا پارێزراو بێت؟ لە ڕاستیدا خواستی کۆتایی هێنان بە کۆڵبەری دەتوانم بڵێم گیان نییە لەو خواستە گشتیەی کە ئێستا لە کۆمەڵگەی ئێران بەگشتیوە لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتدا بە تایبەتی ئەبینێ بۆ تێپەڕبوون لەو دۆخە بۆ تێپەڕبوون لەم ڕژیمەوە هەر بۆ پێش بۆ تێپەڕبوون لەو دۆخە بەرحاڵ سیاسی و ئابووری کە ئێستا کە بەسەر ئەو ناوچەیەدا زاڵە هۆکاری سەرەکی سەرهەڵدانی دیاردەگەلێکی دڵتەزێنی وەکو کۆڵبەری لە کوردستان سوختبەری لە بەلوچستان یا زۆر دیاردی ئابووری کۆمەڵایەتی دیکە تەنانەت لە ناوەندی ئێرانیشدا بەرحاڵ خودی ئەم ڕژیمەوە ئەو سیاسەتە دوژمنکارانەیەتی کە بەرامبەر بە خەڵک لەم ناوچەیە گرتوویەتە بەر بۆیە بە جۆرێک دەتوانم بڵێم کۆتایی هاتنی کۆڵبەری بە کۆتایی هاتنی ئەم ڕژیمەشەوە گرەی خواردووە. بەڵام شتێک لەم بینەدا بوونی هەیە ئەوەیە کە بەرحاڵ وەک لە ئامارەکاندا ئاماژەی پێکرا ئەو ڕەشەکوژی و ئەو توندوتیژیە کە بەرامبەر بە کۆڵبەران لە ئێستادا ڕۆژانە خەریکە ڕوودەدات شتێکی ئاسایی نییە. شتێکی ئاسانی بۆ پێی کە ئەتوانێت بەری پێ بگیرێت بۆ پێی کە ئەتوانێت ڕوونەدا زۆرێک لە کۆڵبەرانەی کە لە تەوای ئەو دایان ساڵی ئاماژەی پێکرا بریندار بوون یا گیانیان لە دەستداوە هەر بۆ پێ بەرحاڵ دیارە زۆر لێکەوتۆ بوشاری ئابووری و کۆمەڵایەتی دیکەی بۆ خۆیان بۆ بنەماڵەیان لێ دەکەوێتەوە هەر بۆ پێش بۆ تەواوی کۆمەڵگاش دیسانەوە دەیتوانێت هیچی ئەمانە ڕوونەدا و بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەدا پێویستە هەڵوێستی گشتی بەرامبەر بە کۆڵبەری ببینرێت
پێویستە کۆڵبەری ئیتر تایبەت نەبێ بە دیاردەیەک تایبەت بە کۆڵبەران بەڵکو کۆڵبەری و ئازاری کە کۆڵبەران ڕۆژانە بەڕۆڕووی دەبنەوە ببێتە ئازارێکی گشتی تەواوی کۆمەڵگە هەستیار ببێتەوە بەرامبەر بە هەر کۆڵبەرێک کە ڕۆژانەوە بە ناحەق بۆ دابینکردنی ژیانی ڕۆژانە کە هیچ چارێکی دیکەی نییە هیچ دەرفەتێکی کاری و ئابووری دیکەی بۆ دابین نەکراوە بە ناچار ڕوو دەکاتە ئەم دڵتەزێنە ئەبێ هەستیار بێتەوە بە برینداربوون کوژانی هەرێکێک لەم کەسانە کۆمەڵگە بەرحاڵ ئەبێ ناوەندەکان ڕێکخراوەکان چالاکانی مەدەنی کرێکاری ژنان تەواوی ئەمانە لە هاودەنگیەکی گشتیدا بەرامبەر بەم دیاردەیە بەرحاڵ هەڵوێز بنوێنن و بێدەنگی بشکن بۆی کە لانیکەم بەربەر بەم ڕەشەکوژی کە بەرامبەر بە کۆڵبەران ئێستا لە ئارادایە بگیرێت ڕژیم ناچار بکرێت کە بەرحاڵ لەم ڕەشەکوژیە دەست هەڵگرێ تێچووی قورسی هەبێت بۆ ڕژیم وەکو هەر بەرحاڵ زۆرێک لە ساڵان ڕابردوو ئێمە لە کوردستاندا بینیومانە بۆ کوژرانی بۆ نمونە چالاکانی ژینگەی یا بۆ لە سێردادانی چالاکانی بەرحاڵ سیاسی بۆ زۆرێک لە ڕووداوی دیکەی تایبەت لە کوردستاندا مانگرتنی گشتی هاودەنگی گشتی بە جۆرێک ڕووی داوە لە پەیوەند بەم دیاردەژەم پێم وایە دەبێت شتێکی ئاوا لانیکەم بۆ جارێک ئێمە شایەتی بین لە ئاسیکی گشتی لە کۆمەڵگەی کوردستاندا کە بتوانێ بەرحاڵ جۆرە داچڵەکانێکی یا جۆرێک هۆشداریەک بێ بە ڕژیم کە لەم توندی نواندن و لەم جەنایەتی خەریکە ئەیکا لە کۆڵبەراندا دەست هەڵبگرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لاوێن من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان دەتانەوەی لە کۆتایی بەرنامەکەدا ئاماژە بە شتێکی ترکەن و فەرمون. زۆر سپاس بۆ ئێوە وەژماندوو نەبنەوە لاسنیش قسێکی ئەو تۆم نەماوە دیسانش سپاس بۆم دەرفێتەوە و زۆر سپاس بۆ بەشداری هاوڕێ لاوێن ئەمانی ئەنجامی دەستەی بەڕێبەرایەتی کۆڵبەر نیوز کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکوێستا بینەرمان بوون هیوادارین چیتر شاهدی گیانە دەستان و برینداربوونی ڕۆڵەکانی نیشتمانمان نەبین ماڵەوە.